فرينا ما بطل ما مستحيل اللي من داوالا همو من علانی کوردستانە کەم بۆ ژینگەکەمان بپارێزین و ئێمڕۆ لەگەڵ هەموو هاوڕێ خۆشەویستەکانم دارە چێنین و بۆ ئەوەی ژینگەکەمان بپارێزین. هەستمان کرد بۆیە کە پێویستە ئێمە لایەنێکی ژینگە گرنگی پێ بدەین لە درێژەی چالاکیەکانمان و لە چالاکی دوور لە ڕۆتین بەشێکی فراوانمان تەرخان کردووە بە ژینگە و هەروەها چاندنی دار و پاکشکردنەوەی باخچەکانی خوێندنگەکان بۆ تەندروستبوونی فێرخوازان. کمپینی کمپین کردیه بناو نه با احتیاط و گرک مسیر پارک دو کودک سنا تا آوای دانه به صورت دو بچم به صورت نمادین که بو حمایل جوانکان ام مسیرو تو و شارکم و انتظاری چم هست که ورزشکارت و حرفیکان لم مسیره که چنگ هینن حتی حرفیچن لم کمپین حمایت کن و انتظار موثق قدمی هالگرن بونه به احتیاط بیجین بو جوانکان بخصوص آوایکان من که بیشتر هنه معرض خطر احتیاده و حمایت یعنی که اینو لم کمپینا شرکت کن. کاریاسی نتوانی واقعا تاثیرگذار به کسانی که چهره جهانی اتوان چهره جهانیش بن اما توشاکن هر چه کار من اسپارده به دولت و دستالات ولی کن اصل کار واسه کامل خمان شروع کنیم و بتوانیم با پویشل مردمی نه به اعتیاد بتوانیم کاری کنیم که بشه اعتیاد لناو نشتمان ما نبستوتیم نه به اعتیاد نه به اعتیاد. Александр Юриков. Здравствуйте, я на фестивале оказалась совершенно случайно по приглашению своей подруги, но мне очень понравилось, потому что я посмотрела прекрасный фильм «Трудности выживания». Главной героиней была журналистка. Я поняла, что профессия журналиста очень интересна и просто фильм «Трудности выживания» очень хороший фильм, позитивный, достоин широкого проката. Занимаемся совершенно точную структуру, как RTVI. Профессия журналиста, но сегодня мы прежде всего смотрели кино, фильм классный, замечательный, и он, наверное, об одном из аспектов журналистской профессии, да, с юмором, но все мы знаем, что сегодня журналистика – это профессия непростая, я бы даже сказала опасная, и вообще журналистика, ну, она очень важна, потому что это сигнал для нас, для всех, вообще сигнал обществу.